بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ساڵۆژی جیهانی کەم ئەندامان یاخود خاوەن پێداویستە تایبەتەکان لە هەموو ئەو کەسانە پیرۆز بێ کە لە ماڵەوە یاخود خۆیان خاوەن پێداویستی تایبەتن یاخود لە ماڵەوە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. ئەمڕۆ لە بەرنمەیەکی تایبەت لە ساڵڕۆژی جیهانی خاوەن پێداویستە تایبەتەکان یاخود کەم ئەندامان بەرنمەیەکی تایبەت دەکەین و دەچین لەگەڵ ئەو کەسانە دەدوێن کە خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام خاوەن پێداویستیەکان و پێداویستی و کەمەندامیەکان وای نەکردووە ئەوانە لە ئیش و کار و پیشی ڕۆژانی خۆیان بکەون و وەکو مرۆڤێک یاسایی تەعامل نەکەن. کۆمەڵە کەستان بنمونە لەم بەرنامە بۆ وەردەگرم کە ڕۆژانە وەکو خەڵکێکی یاسایی ژیانی خۆیان دەگوزارێن و خاوەن خێزان و منداڵیشن و ڕۆژانە بژێوی دارایی خۆیان لە ڕێگەی و کار و پیشەی کە ئەنجامی دەدەن بەدەستی دێنن. بینەری ئەو بەرنامە تایبەتەمان بن و بینەری کۆمەڵێ ژیانی کۆمەڵێک کەم ئەندامی شاری هەولێر و هەرێمی کوردستان. گەشتی یەکەمی بەرنمەکەمان بۆ لای مامۆسایەکی ئاینیە، بەڵام مامۆسایە کە هەموو تەمەنی بە نابینایی بەسەر بردووە و هەرگیز نەیتوانیوە بە چاوەکانی ڕووناکی دنیا ببینێت. مامۆسا عەبدوڵڵا ئیبراهیم زراری دانیشتووی شاری هەولێرە و ڕۆژانە بە کاری ڕاگەیاندن و پێشنوێژی لە مزگەوتێکی شاری هەولێر خەریکە. لە زۆرێک لە ڕادیۆ ئیسلامیەکانی هەولێر بەرنامەی هەبووە و بەردەوام لە بەرنمەکانی هەوڵی داوا کێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکات و لە دیارترین بەرنمەکانی کە بە ناوی دڵنەوا بووە کە لە ساڵی 2005 لە ڕادیۆی دەنگی کۆمەڵ هەولێر پێشکەشی کردووە. من ناوم عەبدوڵڵا ئیبراهیم فەرحانە، دیارە لە ساڵی لە 1970 لەدایک بوومە لە شاری هەولێر، شاری قەڵا و منارە، یان لەو ساڵە چاوم بە دنیا هەڵێناوە. باشە مامۆسا، واتە هەلە هەولێر لەدایک بووی؟ بەڵێ بزڵ. ئێستاکەش کەسێکی مەحبوبی الحەمدوللا ناو خەڵکی شاری هەولێر. خوای گەورە مەحبوب سەلامەت بێ. مامۆسا گەر باسێکی باری خێزانی بکەین، ئێستا کە خێزانت پێکهێناوە لە چ ساڵێک خێزانە پێکهێناوە؟ وەڵا الحەمدوللا دیارە لە دوایەوەی کە لە ساڵی 2005 مەعهدم تەواو کرد، لەو کاتەدا دوای بڵێن تەواوکردنی دیڕاستەکەم خوای پەروەردگار لە 11 2005 وای قسمت کرد ئاویستی لەسەوە کە خێزانم پێکەینە. ڕۆژی گۆستنەوەکەی 2018 وەگەنا مانگێک پێشتر 2 مانگ پێشترەوە زیادە خەریکی خواز بێنی و خیت بە ئەو بابەتانە. ماشەڵڵا مامۆستا، دیارە زۆر بە دڵی خۆت بۆ تاریخەکانیش زۆر باش لەبەرە بە ڕۆژ و بە مانگ و بە ساڵ و سەلامەت بێ. وەڵامە بە فەزلی خوای گەورە ماشەڵڵا کە عیمران دایمەن نابیناوایە، خوای پەروەردگار یعنی هەندێک بەهرەی پێدەدا، شت لە بیر ناکە، شت زوو لە بەردەکە، لە هەندێک شت دەقیقە و بە فەزلی خوای. ڕاستە مامۆستا، سەبارەت بە نابیناییەکەت هەر لە زگمانگەوە بوو یان بەهۆی ڕووداوەکەوە بوو؟ نا زگماک بوو لە بیدایەتەوە. بڵێ زگمانگەوە. باشە، ئێستاکە لەگەڵ نابینایەکەت چۆنی هیچ کات بۆتە ڕێگر بۆی کە جەنابەت بە دوای هەر شتێکە بتەوێ بەدەستی بێنیان چۆن بوو خوێندنت تەواو کرد بە نابینایی؟ وەڵا بە تاکید کە عیمران دیارە خوای پەروەردگار ئەگەر نیعمەتێک لێ وەرگرتەوە تەبعەنەوە لە بۆ مەسلحاتی تووە، خێری تێدا ئەو نیعمەتە، بەڵام لە هەمان کاتدا چەندان شتی باشتر و چاکترت پێدەداتەوە. ئەجا ئینسان شەر نییە نابینا بیان نابینانێ، بە چ ئەتوو بە ئاوات و مەبەستەکانت دەگەیت، چ خوێندنە، چ کاری ترە، چ کاری ئیعلامە، هەر شتێک مەبەستت بێ یەک پشت بە خوای پەروەردگار ببەستی. دووەمیان متەفائیل بی لە کارەکانت، گەشبین بی، هەر کاتێک ئەو دوو سیفەت تێدا بوو ئەگەر نابینا بیان غەیری نابینا بی زۆر سەرکەوتوو دەوی لە کارەکانت، زۆر پەروەردگار کارەکانت بۆ سەهل دەکات. بەس دائیمەن ئینسان گەشبین بی بەرەو هەر کارێک چووی نەترسی ئیلا پەروەردگار سەهل و ئاسانی دەکات. ینی زۆر ئاساییە کەسی نابیناش ئەگەر ینی بخوێنی، ئەگەر بڵێن کارێکتر بکە، ئەگەر خوێندن تەواکە، پەروەردگار بۆی سەهل دەکات. لەگە بەڵکو ڕەنگە بەهرە و فکر و زاکریان لە کەسانی ئاسایی زۆر سەهلتر بی، لەبەرەوە ئەو قوتەی لە چاو سەربزەکە زیاتر دەدرێتەوە مێشک. ڕاستە. باشە مامۆستا، باسیەوە بکەین بزانین جەنابەت مامۆستا عەبدوڵڵا ڕۆژانە بەچیەوە خەریکە؟ ئەوی شوکارانەی کە دەیکەی پێم وابێ هەم لەگەڵ کاری مەلایەتی و دینی بە شێکی ژیانی شت بە بووی ئەعلام تەرخان کردووە، زیاتر ڕۆژانە بەچیەوە خەریکی؟ بەڵاوی ڕاستی بێ بەڕێستان باسان کە دیارەمە خۆم بە ڕەسمی داوامم لە مزگەوتە،
بەڵام یەک لەو ئاواتانەی کە هەشمە تەماشاکەین هەموو ئینسانێک ئاوات و ئامانجەچێ ئینجێک لە ئاواتەی کە هەمە بەڕاستی کاری ئیعلامە یعنی زۆر حەز لە ئیعلام دەکەم زۆر حەز لە ڕاگەیاندن دەکەم و زۆر دڵم پێ خۆشە. تا ئێستا لە چەند دەستگای شت کردو و زیاتر لە چ بەرنامەیەک بە دەردەکەوێت مامۆستا عەبدوڵڵا؟ وڵای ڕاستی بیمانێ لە ڕادیۆ زیاتر بڵێن بەرنامەم تەقدیم کردووە لە ڕادیۆ لە چەند بوارێک بۆ نمونە بەرنامە بۆ کاسبکاران بەرنامە بۆ کەسانێک کە خاوەن پێداویستی تایبەتن بەرنامە وەکو بڵێ وەکو گەشەی کۆمەلگا یان لە چەند بوارێک بەرنامەم تەقدیم کردیا بەرنامە بە مناسبەی ڕەمەزان بە مناسبەی مانجی مەولود چەند بەرنامەکەم هەبوو هەموم لەبیر نییە بەڵام بەپێی کاتەکە و بەپێی یعنی بڵێن لە چ مەوسیمەک بووینە چ پێویست بە ئەو کاتە ئەو بەرنامەم تەقدیم کرد بەرنامە بۆ ئەو کەسانێک کە حەز دەکەن بەختەوەر بن. واتە بەرنامەکانتیش جۆرا و جۆر بوو. باشە مامۆستاگەر بۆم باز بکەی جەنابەت لەگەڵەوەی کە نابینای چۆن ئامادەکاریەک بۆ بەرنامەکان دەکەی بێگومان منیش وەکو تۆ ڕاگەیەندکارم بۆ هەر بەرنامەیەک دەبێت کۆمەڵە شت بخوێنمەوە بچمەوە سەر کۆمەڵە سەرچاوەوەی ئەو بەرنامەی پێشکەش بکەم بەڵام لەوە ئێوە نەبینن چۆن بەرنامەکان ئامادە دەکەیت و چی هاوکاتە لە کاتی ئامادەکردنی بەرنامەکانە؟ وڵای ئەوی ڕاستی بێ دیارە بڵێن ئەو بەرنامانە کە ئامادە دەکەم هەندێک ئیوەیە کە پێشتر بڵێ ئەو عیلم و زانستی خوێندیتم بەشێک لەوە بەشەیان یعنی هاوسەرەکەم خواپاداشی داتەوە کتێبی بۆ خوێندیمەوە بەشەیان جێم لە مامۆستایان گرتیە بۆ نمونە محازەرەی محەممەد مەلا فائیقا ئیسفادەم لێکی دێ محازەرەی محەممەد حەسانە بۆ شێوە پێشتر وا بوو بەڵام ئێستا چۆن معنی بەرنامە ئامادە دەکەم طبعاً لە یوتیوب زیاتر یعنی جاران تۆزێک زەحمەت و فلان ئەو کتابم بۆ بخوێنەوە بۆ نمونە باسی گەشتبینی دەکەین تا دوو کتاب دەبینی و باسی گەشتبینی و کەوتا یەک بۆ دەخوێتەوە زەحمەت و بەڵام ئێستا پەروەردیگار زۆر سالی کردیا هەڵدەسم ئینتەرنێتەکە دەکەمەوە هەر بە خۆت موبایلیش بەکاردێنی و هەر بەخۆم دەنووسم لە یوتیوب بۆ نمونە چم دێ ئێستا لەو چەند ڕۆژە باسی بڵێن مافی ئافرەت ئەو بابەتانە بوو من دەنووسم بەخۆم فەضائل المەرأة في القورئان یان في الئیسلام یەکسەر ئەو کۆمەڵە بابەتێکم دەداتێت چی بمووی هەڵدەبژێرم یان دەنووسم بۆ نمونەوەی بمووی التەفاؤل توانای نووسینت هەیە مامۆستا خۆت؟ بەڵێ الحەمدولillah بەفەزلی رب العالمین هەمە یعنی ئەمە بڵێ وەکو کەسی نابینا کە عیمران مۆبایلی ناتق بەکاردێنی بڵێ ئایفۆن هەر خۆی لە خۆیدا ناتقی تێدا بەهۆی ئەو ناتقە دەتانی هەموو کارەکانی خۆت جێبەجێکەی اینجا چ وەکو بەکارهێنانی مۆبایل بی ڕقم خەزمکردن بی ئینتەرنێت بی بە کەیفی خۆتە گۆگڵ بی بە دەتوانی چی بتوێ بەکاری دێنی. فيسبوك ماسنجر جهات الاتصال بيت زين الصادرة تم ئێستا بۆ نمونەوە ناوەکان یانی ئەوانەی کە پەیوەندیان کردێ بەیتە زێن تەماشای هاوکار جەمال بەیتە زێن ئەو لە ماڵی پەیوەندی کرا ئەو ژمارەکە ناوی نییە ئەو دەچێت ناو بەحەث لێرە چمان دەوێ بنووسین شتێک دەتانی ناو بنووسین سعد بۆ نمونە دەنووسی سعد ئەوە بە دوای دادێت ئەو بۆ نووسی سعد وەنیە کە تۆ چێت دەوێت ئەوی سعدبی سعد الغامدی سعد البرێک چێ دوێ دەداتێ تەماشاکەی سعد ناطق سعد الكعبی ئەو کەسەکە ئەگە وتارەکانی وە دوێ پەنجە لێ سلێت دەداتێ بزان سعد البەیاتی سعد الغامدی لێ دەی سعد الغامدی ئەو لێ تەماشای بزان چمان دەداتێ دەرە اقتراح للبحث ئێستا بە دوای دادەگەر بزان چی هەیە بەس ئەو سوورە ئەو سوورەی مەریەم لەم ڕۆژەیە تۆ چیت هەیە و دەتەوێت چی بە ئەو کەسانە بڵێ کە خاوەن پێداویستی تایبەتن و زۆر جار دەبینی لەسەر شەقامەکانن یا خود لە ماڵەوە دانیشتون و بێئەمەل بوون لە ژیان؟ وڵاوی ڕاستی بێ من دوو ئامۆژگاری مێلە بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و بۆ غەیری وانیش یەکەمین شت دەست بە دینی خوا بگرن دواتر ئاگاداری عەقیدە و بیر و باوەڕیان بێ وڵای کە عیمران ئەگە هەر کاتێک تۆ دەستت بە دینی خوا کرد لەگەڵ قورئان و فەرمایشەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام تێکەڵ بووی هەرچەندە کەم ئەندامی هەرچەندە نەخۆش بێ هەرچەندە کێشەتەبی هەستی پێ ناکەی دووەمیان بێئومێد نەبی لە ژیان باکەم ئەندامی یعنی زۆر ئاساییە تەماشا بکە پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێن لە خۆت بەرەو خوارەوە تەماشا بکە هەیە ئەگە چاوی نییە ئەویتر دەستی نییە چاویشی نییە ئەویتر دەستی نییە چاوی نییە زمانیشی نییە
قەت دەخۆت بەرەو سەرەوە تەماشامەکە. دومیش یعنی دایمەن کو بڵێنێ بە شێوازێکی گەشتبینی بڕوانە ژیانت سقی ئەگە تۆ نابینای یان هەر حاڵەتە شتێ خۆ دەتوانانی و کەسی ئاسایی بخوێنی کاسبی بکەی لە مزگەوت دوام بکەی هەتا هەیە نابینای ئوستادی جامیعەیە زۆر ئاساییە ئیمام خەتیبە زۆر شتی تریانێ بەس نامێ زۆر ڕاستە مامۆستا عەبدوڵڵا پێم بڵێ باکۆتا پرسیارمانەوە بێ کێشەی ئێوە لە کۆمەڵگا چییە؟ کۆمەڵگا چۆنە هەڵسوو کەوتی لەگەڵتان تا چەند لە هەڵسوو کەوتی کۆمەڵگا ڕازیت؟ والله بەعام یعنی الحەمدولیلا بە فەزلی پەروەردیگار باشن بەعام ڕەنگە بەڵام کەسانێکی شێ بە هەڵە لە کەسی کەم ئەندام گەیشتیە تەماشا دەکەی ینی بۆ نمونەکە عیمران تۆزێک شتێکی قورسە کەسە کەم ئەندامە کابرا بە هەڵە لی تێگەیشتە دەڵ بە و کەم ئەندامە دەرنەچی بە هە لە ماڵی بێتێ یان لەوانی وا تێدەگا دەرێ ژیان لەگە کەم ئەندام زۆر ناخۆشە زۆر قورسە ئەم دەبی نانیشی بدەبێ ئەمن دەبێ معنی فلانە شتەشی بۆ بکەم فلانە کارێکۆکە ئەو شتانە جارجار ئازارت دەدا ئێدانسانی کەم ئەندام زانێ زۆر زۆر لە کەسی ئاسایی بەتواناتر ینی کەسی ئاسایی خۆی دانی بۆ شتە نایە ئینجا لە جیاتی و کەسانە تەشجیعیکەن تۆ بێتاقەتی دەکەن وەڵا نەفەر بووە نیە گوتیت یعنی ئەوها گوتی وەڵا ئێستاگە لە لای مە بە کو بڵێ ئەو کەم ئەندامە یان لە قەفەسەکەم دەکرد وەم نەدەکرد هەدەر بچن هەندێک شتی وایە تۆزێک ئازار لە ڕۆشنبیری ناڕۆشنبیری کۆمەلگا بەرامبەر کەمەندام ناڕازینەوە کۆمەلگای ئێمە ڕۆشنبیر نییە بەڕووی کۆن کەمێکیان بەعام باشن بە تایبەتی ئێستاوەتی سەحوەی ئیسلامی لە ساڵی نۆتەکان زۆر زۆر باش بووە لە دوای نۆتەکە سوبحانڵا زۆر بڵێ لەگە کەم ئەندام تێکەڵن زۆر سوودیان لێوەردەگرن زۆر ڕێزیان بەعام باشن بەڵام کەسانێکی شەیە لەوانێ ڕۆشنبیریەکەی تۆزە کەم بی نەک بێ بەعەمدی ڕقی لە کەم ئەندام بیتۆ بەڵام وا تێگەیشتێ تێگەیشتنەکەی وایە. مامۆستا چۆنی لەگەڵ خوێندنی علمە شەرعیەکان و زانستە شەرعیەکان ئێستا کە پەیوەندی لەگەڵیان چۆنە و پێشم وابێ خەریکی لەبەرکردنی تەواوی قورئانی پیرۆزی ئێستا گەیشتی بەکوێ؟ بەڵێ وڵای خۆی گەورە پاداش داتەوەی ڕاستی بی دیارە تەبعاً چۆن ماسی بێ ئەو ناتانی مسلمانیش ئەوە بێ عیلم و زانست ناتانی یعنی عیلم سبحانڵا دڵخۆشکەرە عیلم زۆر زۆر مرتاحت دەکا ئاسوودە دەکە اینجا یەک لەو بڵێن شتانێکە خۆم زۆر حەزی پێ دەکەم تەبعاً عیلم و زانستە ئەم خۆم معهدی ئیمام شافعیم تاوا کرێ لەوێ منهەجێکی زۆر زۆر جوانیان هەبوو ئەگە بەڕێستان معلوماتتانە بێ وەروەها بڵێن لەو ئیمتیحانەی 12 عیلمەکەش بەشدار بوومەوە ئیمامەتی بە فەزلی خوا گەورە دەرچووەجا تەبعاً فقی تێدا تەجویدە تەفسیرە نەحوە سەرفە تا کۆتای عیلمەکان ینی هەر هەموم نەخوێنێ بڵێم هەرچی کتابی فقه خوێندیتم هەرچی کتابیەوە لە بەڵام تا ڕادەچ کەم تۆزێک لێ شارەزامە الحەمدولیلا الحەمدولیلا مامۆستا نەم بە عیلمەکە تۆ دیارە کە باش شارەزای فەزلی خوایە بەڵام حەز دەکەم بچینە سەرەوەی چۆنی ئێستا کە لەبەرکردنی قورئانی پیرۆز و قورئانی پیرۆز چەند لەبەر کردووە؟ وڵاوی ڕاستی بێ بڵێن ماوەیەک دەستم پێکرد دیارە بەشەکی زۆرم لەبەر کرد بەڵام لەبەر هەندێک هۆکارە بڵێن حیفزەکەم ڕاکرد هەندێکم لەبەرە ینی تا حەدێک تۆزەکم لەبەرە توانی بڵێن چەند لەبەرە مامۆستا؟ وڵای لەوانەیە بڵێن 12 تا ئەوەندە ڕۆیشتم بەس بەهۆی هەندێک عوزر و بابەتانە تۆزێک وەستام عین تاخیرمە گەران دەبێت تەواوی کەم الحەمدولیلا باشە مامۆستا ئیمام و خەتیبیشی ئیمامی لە مزگەوتەکەی خۆت بێگومان پێشنێژی دەکەیت و قورئان بۆ خەڵک دەخوێنی حەزمان لێ لە بەرنامەکەی ئێمەش چەند سوورەتێکمان بۆ بخوێنی بە دڵی خۆت لە هەرچوەیەک دەیخوێنیت. دەنجیشم خۆش نیە نوێژەکەی من زیاتر سڕیە نەک جاری نیوڕانان بەسەوە دڵی ئێوە ئینشاءالله چەند سپاس دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون
هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. خەمبار ئەسعەد ڕەسوول شۆفێرێکی تاکسیە لە شاری هەولێر ڕۆژانە تاکسیەکەی بەکاردێنێت بۆ پەیاکردنی بژێوی ژیانی. بەڵام ئەم شۆفێرەی تەکسی جیاوازە لە شۆفێرەکانی تری سەر شەقامەکان و خاوەن پێداویستی تایبەتە. غەمبار بە هۆکاری ڕووداوی هاتوچۆ لە ساڵی 2005 هەردوو قاچی لەدەستدەدا. غەمبار نەبووە، بەڵام بە چیرۆکەکەی بۆ ئێمە یەکجار جێگای غەمباریە و با گوێ لە چیرۆکەکەی بگرین و ببینین بزانین چ پەیامێکی هەیە. بەڵێ من غەمبار ئەسعەد ڕەسوول لە دایبووی 1985 لە قەزای شەقڵاوە لە دایبوو. سەرەتای تەمەنت هەر لێرەت گەورە بوو یان سەرەتاکان لە شەقڵاوە بوو؟ ناوەڵا هەر لە شەقڵاوە لە دایبوون هەر لەوێ ژیاین بەڕاستی بەخۆمان خەڵکی وێن دەرین بەڵام لە 2008ەوە هاتوینە هەولێر. 2008 هاتوونتە هەولێر. باشە پێم بڵێ خوێندن لەگەڵ خوێندن چۆت کردوەوە خێزانت پێکێناوە پێک نێناوە؟ وەڵا وەکو خێزانداری ناوەڵە تا ئێستا کە خێزانداری پێک نێناوە بەڵام ئاستی خوێندنیشم مەسەلەن بە هۆکارێکی مەسەلەن ئەو شەڕی ناوخۆی کە ڕابردووی لە خوێندن دابڕێم ڕاستی بەڵام لە ماوەی ڕابرد لە 2008ەوە دەستم بە خوێندن کردەوە تا شەشی ئامادەی ئێستاکە شەشی ئامادەی. باشەکە خەمبار لەسەر عەرەبانەیەک دەتبینم. هۆکاریم عەرەبانەی چیاخۆ لە زگمانگیەوە جەنابەت خاوەن پێداویستی تایبەتیان کەمەندان بوو یاخود بە هۆکارێک بووی بە کەمەندان؟ بەڵێ وڵا لە شەشی سەی 2005 بە هۆکارێکی نەخوازرا و بڵێن بە عادسی سیارەی تووشی عادسی سیارەی بووم یانی لە ئەنجامدا فەقەراتی پشتم شکا بۆ هۆکارەوە دوو قاچەکانم نەزداوە. ئێستا وەکو دەمبینی لە چ تاریخێک بوو کاک غەمبار؟ شەشی سەی 2005 لە 2005 ئەو کات خۆت شۆفێری دەکریان ڕووداوەکە کوێ بوو؟ خۆم شۆفێر بووم هەر لە شەقڵاوە بەهۆی خراپی بەڕاستی ڕێگاوبانەکان بە تایبەت مەسەلەن لە ئەنجامدا بۆ خۆی ئەن ڕێگاوبانەکان هۆکاری سەرەکی بە تاکید هیچ کەس گیانی لەدەستدا لە ڕووداوەکە؟ الحەمدوللا یعنی بەس بە خۆم تێدا زابداربووم. بەڵێ واتە چەند ساڵ دەبێت لەسەر عەرەبانەی کاک غەمبار ئێستا؟ وڵا لە 2005 تقریباً 4 ساڵ دەکاتم. 14 ساڵە. هیچ حاڵەتی شەڕت هەبوو یان هەر یەکسەر دکتۆرەکان بڕیاریاندا خۆی چارەسەرێک بۆ لاقەکانی جەنابەت نییە؟ بەڵێ بە تاکید ینی کاو کاتی کە عادسەکە ڕووی داوە لە شەقڵاوە ڕابنێکنا مەسەلەن هەولێر لە العاشیر ماوەی 17 ڕۆژ لەوێ دەرو مەڕاستی دکتۆرەکان ینی بەخۆمان نەمان دەزانێ حالەتە هەیە بەڕاستی ینی کە فەقەراتم شکا لە ئەنجامدا قاچەکان بەدەستدا بوو دکتۆرەکانش پەیمانیان نەبووە تا پاش 17 ڕۆژی. باشە پێم بڵێ کاتێ زانیت هەردوو قاچت ئیش ناکات و ئیتر تەواو تۆ نابیتەوە خاوە قاسەکان هەستێکی چۆنت هەبوو؟ وەڵاهی بەڕاستی کاک عیمران یعنی لە ژیانێکدا بووم لە خۆم ژیانیش تایبەتمەوە بوو بەڕاستی ینی کەسێک لە تەمەنی خۆم کاسبیم دەکرد بەڕاستی ینی لە خوێندنەکە دابڕابووین ئەو کاتەوە وشی گوتم یعنی بەڕاستی بەس خۆم هەوڵم داو ینی خۆم ژیانی خۆم دابین کردبوو ینی دوکانم هەبوو وەزم زۆر باش بەڕاستی دوکاندار بووی بەرلەوە تاکید بەڵێ ینی خۆم گونجان و لەگە وەزعەکەی بەڕاستی لە پڕ ینی کە تووشی و حالەتە بووم بەڕاستی زۆر ناخۆش بووم بەڵام لە هەمان کاتدا وا هەستم کرد ینی ئەوە خەڵاتەکە لەلایەن خواوەیە بەڕاستی ینی لەو کات و ساتە زۆر بەرناوم لە بۆ خۆمدا نابوو ویست و ئیرادەم زۆر بوو ئایتمۆعی دنیایم زۆر و بەڕاستی ینی خوای گەورە بەسەری کردمەوە کە تووشی ئەو حالەتە بووم کە ویستی خۆم نەبوو ویستی خوای گەورە بوو کە هاتیش مەسەن سەمعا وەتاعن بەڕاستی دی لەسەر سەرمدانا خۆم غەمبار نەکرد هەرچەندە ناوم غەمبارە بەڵام خۆم غەمبار نەکرد.
ئێستا کە وەکوی شوکار خەریکی چی دوایەوەی کە دوکانەکەت نەماوە پێم وای ئێستاکە خەریکی ئەو تەکسیکە لە پشتمانەوە پێم وابێ هیچ جەنابدا ڕۆژانە چۆن کار دەکەی لە شوێ کار دەکەی؟ بەڵێ بە تاکید کەەوە هەر گوتمە کەوەستا مەثلەن کەسێکی خاوەن پێداویستایی بەتم بەڕاستی کێشە و معاناتمان ڕۆژانە هەیە بەڕاستی بەڵام وەکو گوتم کە غەمبار نەبوویمە پێیوە خۆم سەر بەسەردا زاڵ کردو بەسەر وەزعەکەمدا ئیدیش لە هەمان کاتدا فکرم کردەوە بەڕاستی کە ئیدی خوای گەورە منی بەسەر کردەوە یعنی زۆر شکرم بە وەزعەکەم ئیدی فکرم کردەوە یعنی ڕۆژانە من بەڕاستی نازانم بەچی مەشغوڵم سەر قاڵم دوکانداریەکەم بەڕاستی خۆش نەبوو چکە دائیم دادەنی شێر خۆش نییە لە ژوورێک لە دوکانە خزمەتی دەوێت کەسێک دەبی ینی بەڕاستی ناکرا بیرم کردەوە بەڕاستی تەکسیەکە یعنی لۆ زۆر باشە ئەم لە بۆ بژێوی ژیانەکەم و لە بۆ مەشغوڵکردنەکەی خۆ باشە چەند ساڵ دەبێت خاوەنی تەکسی و تەکسی لێ دەکات؟ وەڵا لە 2013 ئەو تەکسیە بەخۆم هەرکڕیم ینی کردمە تەکسی خصوصی بوو کات حکومات ڕێی پێدەدا مەسەر بیتە تەکسی لە خۆم کردمە تەکسی تا ئێستاکە پێوە مەشغوڵم تا ئێستا پێوە مەشغوڵ تەکسیەکەت هیچ تایبەتمەندیەکی هەیە بۆ تۆی خاوەن پێداویستی تایبەت هیچ شتێکت بۆ زیاد کردو بۆی بتوانی یاخود چۆن دەتوانی بەبێ قاچەکان ئۆتۆمبیلەکە لێ بخڕ؟ بەڵێ بە تاکید زۆر ئینستا وەسائل زۆر بەڵحەمدوللا یعنی ئەگەر خوای گەورە دەرکەوت لێ قەبات دەکەوت دەڵێ دەرکەیتن لێ دەبیتەوە ڕاست یعنی ئێستا من الحەمدوللا سیارە ینی بە 2013 کێشە و مشکلەم نییە ینی بەڵێ گەڕەکەی تۆماتیکە بڵێ خۆمان تەرجیما کردێ لە سناعی شتێکی زۆر ئاسانە و زۆر مەزبوطیشە ینی زۆردا دەڵێم ینی زۆر لە کەسانی یاسایی ینی ئێستا خۆم سیاقاتی خۆم بە کەسیش تەبیعی نانم باشە من ئەوە لای من پرسیارێکی سەرەکیە تۆ بە ڕووداوی هاتوو چۆ هەردوو لە قاچل لە دەستدا بەڵام سەرنجام ئێستا کارێک دەکەی دووبارە هەر لەسەر شەقامەکانیت و لەسەر شەقامەکان گوزەر دەکەی چۆن یعنی ئەم تااقەتەیان ئەم مورەیان چۆن ئەم توانایەت هەیە دووبارە بچیتەوە ناو شەقام و نێو ئۆتۆمبیلەکان؟ وڵی جاکاری ئێمران ینی بە تاکید هەروایە زۆر کەس پێ دەڵێت تو عادسی سیارەوات لات ینی عادسی سیارەکەەوە نەبوو بڵم کە بەو شێوی بەڵام ئەم کەس ینی گەریماندامان کەسانی مسلمە مسلمان نادن باوڕۆنەی بە قەزا و قەدەر هەبی مشوا هەز دەکەم ئیشەکەەوە عادسەکەی قەزا و قەدەر بوو ینی ویستەکەەوە نەبوو بڵێ وڵی بەو سرعەتەی بیت ینی قسمەتی شمە و هەلێ هاجە بەڕاستی جال دەستەوە سەردا بنیشم لە بەرچی لە پایچی خۆم غەمبار بکەم ینی ڕاستە سیاقە وڵی مشکلم نیە لە ڕووی سیاقاتیوە ینی ئەوەی کە لەگەڵ سوار دەبێ هەز دەکا کە تۆ خاوەن پێداویستی تایبەتی یەکسەریان وڵی زۆر بە دەگمەن ینی هەیە دیقەت دەداتێ بەڵام بە دەگمەن ینی نەفە لەگەڵ سوار دەبی وا هەست ناکە کار لە بەرەوەی مشکلم نییە لە ڕووی سیاقاتیوە الحەمدولله باشە ئەمە نزیک 6 ساڵە خاوەن تەکسیت بژێوی ژیانیش بە تەکسیەکە دەردێنێت بڕیار نەداوە زەواز بکەی تر تەواو ژیانت بگۆڕی؟ وڵی جا بە تاکید ینی لەخوای گەورە لە بۆت ئاسان بکاتن بەحقەت ینی ئەوە حیاتی ژیانە بەڕاستی ینی ئەگەر ئینشاءڵڵا لە بەم زوانە لە نزیک ئینشاءڵڵا باشە کاخەمبار پێم بڵێ لەسەر ڕۆژی جیهانی خاوەن پێداویستە تایبەتەکانیان کە مندامان چیت هەیە چ پەیامێکت هەیە وەکو خاوەن پێداویستێکی تایبەت چیت هەیە دەتەوێت بە کۆمەلگا بری بە تایبەت تۆ جیاواز لە کەمەندامێکی تر ڕۆژێک لە ڕۆژان لەسەر قاچەکانی خۆت بووی لەم ڕۆژەیە چ پەیامێکت هەیە؟ وەڵام من سەرەتا پەیام ینی پیرۆزبایی خۆم ئاراستەی یەک بەیەکی کەسانی کوبری خاوەن پێداویست تایبەت دەکەم بەم بۆنەیەوە ینی لێرەوە دەشم هەوێتن ئەوانەی کە حکومە خوای گەورە بەسەری کردوونە نابی ینی دەستەوەستەندا بنیشتن و خۆیان بە غەمباری و زەلیلی ئەوکەن هەوڵ بدەن یعنی کە ئەتوبار بێخنە سەر خۆیان وەکو بڵێن کەسێکی ئەو کۆمەلگایە بەڕاستی لێرەوە مەسەد نەمەوێ کەسانی خاوەن پێداویست تایبەت بڵێم ئێمەش مرۆڤین ئێمەش ئینسانین یعنی ڕاستە بەشێک لە جەستەمان لە دەستداوە بە هەر هۆکارێک بیتن ینی ناکرێ خۆشت بێ هیواکەی لە ژیان بکەی بێ ئومێد بکەی لە ژیاندا ئەبێ بە ئومێدەوە بش باشە یەک پرسیار لای من گەڵاڵە بووە دەڵێن
خاوەن پێداویستە تایبەتەکان خی گەورە شتێکی لێ سندونەتەوە شتێکی باشتری پێداون ئەگە لە تۆ پرسم خی گەورە چی پێدای دوای ڕووداوەکە بە تاکید یعنی هەروەکە گوتم یعنی خی گەورەگە و دەرگاتی قەپات دەکە دەرگای تر لێ دەکاتەوە یعنی ئینسان ئەگەر بە ئومێدەوە بژێ لە ژیاندا لە ژیانی خۆی بە بەشی خۆی ڕازی بکە خی گەورە لە بۆی دادەنێتن ڕاست یعنی خی گەورەوە بزانام کەس مەحڕوم ناکە لە ژیاندا ڕاستە کاخەمبار بپرسم پێداویستیتان چییە لە کۆمەلگا چۆنم بەرامبەرەوە هەڵوێستی کۆمەلگا کردەوەی کۆمەلگا تا چەند لە هەڵسوکەوتی کۆمەڵایەتی خەڵک ڕازی واللهی بەداخەوە ینی تا حدێک یعنی هۆشیاریە وەکو پێویست ینی وەکو پێویست بەڕاستی وچی گوتم بەو شێوەی نییە ینی وەکو پێویست بیتن ینی خەڵک لە چی ینی ڕۆشنبیری نییە باشە من ئەوەی پرسیارە حەز دەکەن خەڵک زجی پێتان بسووتێ یان ئێوەش وەکو کەسێکی ئاسایی ئەم کۆمەلگان و پێداویستی تایبەتی خۆتانەیە ئایا کاتێک تۆ کە مندامێک یان کاون پێداویستی تایبەت لەسەر شەقام دەبینی چۆن سەیری دەکەی بەڵێ بە تاکید ینی ئێستا خۆم بە خۆم زۆر دەچمە شوێنێک ینی پێداویستێکە مەتەن ئەوە شوێنەکە کەسێک دەمبینی لە زیاتی دڵدانەوە غەمباری و یعنی فەرا دڵم بداتەوە مەسەرن هاوکارم بیتن یعنی قسەی وا دەکاتن ینی بەڕاستی زۆر ناخدم دەهەژێنیتن یعنی کۆمەلگایەکی بەڕاستی تا حدێک ڕوخێنەرە بە تاکید یعنی بەڕاستی ئەوەی ئەو من بینیمە بەڕاستی ڕوخێنەرە ینی بنیاد نەرنیە بەڕاستی وەکو بڵێت باشە کۆتا پەیامت لەم ڕۆژەیە ئەگەر شتێک ما بێ بڵیت واللهی کۆتا پەیامم هیوادارم ینی حکوومەتی هەرێم وەکو پێویست ینی لە ماوەی ڕابردوودا پێویست وەکو پێویست ئەو کار و دەستباری ئێمە نەبوو وەکو کەسانی خاوەن پێداویست تایبەت هیوادارم بەم بۆنەیەوە ینی ئاوڕێکی جددی ینی بە جددی ئاوڕێکی لە کەسانی وا لە خاوەن پێداویست تایبەت بداتەوە و ئێمەش مرۆڤین و حەقمان هەیە بژین لەسەر لە وڵاتی ئەمجارە پیاوێکی شاعیر و ئەدەبدۆست بەسەر دەکەینەوە و نووسەرێکی ناسراو لە نێو زۆرێک لە ئەدەبدۆستان فەرهاد برادۆستی بە هۆکارێکی نادیار و لە ناکاو لە تەمەنی 20 ساڵی هەردوو قاچ و دەستەکانی لە کار دەکەوێت بەو هۆیەوە 27 ساڵ لەسەر جێگا دەمێنێتەوە و برادۆستی لە 10 ساڵی سەرەتایی نەخۆشەکەی هەموو لاشەی لە کار دەکەوێت بەڵام فەرهاد لەگەڵەوەی بەردەوام لە ژێر چاودێری پزیشک بوو بەڵام وەک خۆی دەڵێت نەخۆشەکەی بوو بە هۆکارێک ئەم پیاوە ببێ بە شاعیر و بەدەیانجار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خەودا ببینێت. من نام فەرهاد جەوهەر عەبدوڵڵایە ناسراوین بە فەرهاد برادۆستی لە ساڵی 1969 لە دۆڵی خواکرد و لە ناوچەی برادۆست لەدای بووین لە 1970ەوە دەستم بە شاعر نووسین کردووە و هەتا ئێستاش ئەلحەمدولیلا بەردەوامن. خێزان پێکەناوە کاکفەرە بەڵێ مامۆستا چەند خێزانت هەیە چەند مناڵت پێنج منداڵمان هەیە مامۆستا. پێنج منداڵتانە ئەلحەمدولیلا. الحەمدولیلا. مامۆستا شاعرەکانە زیاتر لە چ باشیەکەن ینی نیشتیمان پەروەری دڵداری یان دینی؟ بەڵێ مامۆستا شاعرەکانم ئەلحەمدولیلا لە هەموو بارێکی هەن بەڵام هەموو بەپێی ئیسلامن بەپێی دینی ئیسلامن. پێی دینی ئیسلام. شعری کۆمەڵایەتی لەسەر دایک لەسەر باب لەسەر نیشتیمان لەسەر باسی باڵندە و بلبول و حیوانات و هەموو شتێکی دەکەم بەڵام لە چوارچیوەی دینواتە. باشە ئێستا کاک فەرهاد برادۆستی بەچیەوە خەریکە و ڕۆژانە چۆن بەسەر دەبێت؟ مامۆستا ئەلحەمدولیلا ئێستاش یەک دوو کتابێکم لە باتی دەستیدایە ئینشاءڵڵا ئەوان شەر هەدەنووسم بێجگای ئێستا یەک دوو کتابێکم لەگەن مامۆستای ترن بە سەداچنەوەی دەکەن ئەمنیش لێرە ئینشاءڵڵا با خەریک. واتە هەر خەریکی نووسینەوە بینت چۆنە لەگەڵ خوێندنەوە کاک فەرهاد خۆ؟ مامۆستا لە خوێندنەوەی بەڕاستی باش نیمە. باشنی بەڵام دەستی نووسینی شت باشە ئەلحەمدولیلا. مەقسەدم ئەوەیە باش نیمە ینی تەمبەڵم خۆت بە خۆت ڕازینی. خوێندنی سەرەتایی یان خوێندنی قوتابخانەتی ست خوێندووە کاک فەرهاد؟ پێنج سەرەتاییم خوێند. هەتا پێنجی سەرەتایی خوێندووە. دوای خوێندنم لە مزگەفت بۆ خۆم پەیدا کرد و الحەمدولیلا. باشە گە باسی بەشێک لە بەرهەمەکانت بکەم پێم وا بێم کتێبانەی لەبەر دەستمانن ئەمە بەشێک لە بەرهەمەکانی جەنابتن ئەگەر ئاماژەم بۆ پێ بدەی ئەمانە کامەی یەکەم بەرهەمت بوو و بەرهەمەکانی تۆ زیاتر باسی چی دەکەن؟ بەڵێ مامۆستا هەموو شارە هەمووی شارە بەڵام کە ئەوە لە 2005 ئەو کتابم دەرکرد کتێبی ڕێگای هۆشمەندی. ئەو کتابە و مامۆستا ئەو کتابە و ژیاننامەی پێغەمبەر هەردووکم بێگەوە دەینان
بێکۆ دەرین هەردووکەم بێکەوە دەینان ماشەڵڵا مامۆستا شتێکی خۆش بۆ بجێڕم ئەو دوو کتابم پێکەوە دەینان شەوق لە خەوی خۆمدا دیت بیلەتەش وەکو ئافرەت حەملم هەبوو حملێکی زۆر گەورم هەبوو دوای لە خەونزانێکی پرسی گوتی ئینشەڵڵا گوتی ئەو پەیوەندی بەو بەرهەمانەوەیە گوتی کاتوو دەینی ئینشەڵڵا گوتی ئینشاءڵڵا بێگومان لە ڕێگای هۆشمەندیەکە لەسەرم کتێبە بوەستم لەمە باسی چی دەکەی کاک فەرهاد لەو کتێبەیە شعرەکانت لە لە هەموو بوارەکان تێدا هەموو بوارەکان ئەمە یەکەم بەرهەمی کتێبی پێم وابێت لە 2005 ئەو کات ئەگەر باسی حاڵی خۆتم بۆ بکەی وەسەبارەت بە کەم ئەندامێکی حاڵی کەم ئەندامی چۆن بوو ئەو کات سوبحانەڵڵا مامۆستا ئەو کاتی کە ئەو کتابانم دەنووسین ئەو پەڕی خراپی و مامۆستا تو کوبڵی نەخۆشێک زۆر حاڵی شەڕ بێ ئەم ئەوها بوو دەستم ئیشی نەدەکرد دەستم لە ناوێکدا بوون نەمداتە هەر بڕۆم ئەوها نەدەوەستان ئەوها دەکەتم یان بەودادا دەکەتم نەخۆشیەکەی تۆ زگمان بوو کاک فەرهاد نەخێر لە نهاتوێکەوە ئیرادەی خوای گەورە بەبێ هیچ هۆیەک بەبێ هیچ هۆیەک ڕێک نەخۆشکەوتی نەخۆشکردم مامۆستا ئەو کاتیش دکتۆر نەبوو شتوا زۆر کەم دانیشتبوون لە کاتی ئینتیفازەوە شتووە نەخۆشیەکە گران بوو قورس بوو ینی قەشی خستم ئەو کات تقریبا 20 ساڵێک بوو 20 ساڵ بوو ینی تا 20 ساڵی هیچ کێشەیەکی تەندروست دکتۆرەکان دەڵێن چییە دڵێن هۆکاریم نەخۆشی مامۆستا دەڵێن حەبلی شەوکیە خەلەلی هەیە ناڵێن هۆکارەکەی چ بوو کات و ماندی بوون و ئەو تشتانە بوو ماندی بوون ئەو کات خەریکی چی بووی وەکویش و کار لە تەمەنی گەنجیت هیچ مامۆستا هیچ ئیشێکم نەدەکرد ئەنی هۆکاری ئیشی قورس و ئەمانەش نەبووە ڕاستە بابینەوە سەر بەرهەمەکان ئەمە بەرهەمەیە پێکات بوو لە کۆمەڵی شعر و زادەی جەنابێت هەمەڕەنگ ئەمەشیان ژیاننامەی پێغەمبەری پێشەوە بە هۆنداوە پێمە بە شتێکی جیاوازە کتێبە چۆن بوو داد نووسی و تووە ساڵێک بوو مامۆستا ئەو کتابە کە دەستم پێکرد مام تقریبا بە 5 ساڵ تەواو بوو 5 ساڵ تەواو بوو وەڵێ جار هەبوو دەستم پێ دەکرد 200 ینی لە ڕۆژ هەبوو 300 دەیرم دەنووسی ماندی دەبووم 10 ڕۆژ 20 ڕۆژ ئیسراحەتم دەکرد ئەمە چۆنە ژیانی پێغەمبەری خوات کردووە بە هۆنداوە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ویداتی هەتا نیاتی بە تێری تەسەڵی ینی ناوەڕۆکم بە قوربانی ئەدەبیاتی ئەوە کردیە وەزن و قافی شیوا کردی نەوە بە قوربانیەوەی بە وەزن و قافی بە چێش و سەرواوێکی تەواو تقریبا 8,000 9,000 دێر دەبی 9,000 دێر هەموو ژیانی پێغەمبەری خوا سەرچاوەکەی لەکوێ هێنابوو ینی لە هیچ کتێبێکی سوودە چ کتێبێک وەرگرتە بوو ینی لە دایک بوون هەتا وەفات هەمووی لە گوڵاوی سەرمۆر لە پارێزانی لە کوردەکان لە ئیبن هیشام ئەوانە لە لای زۆر مامۆستای سیڕەزانشم دانایە بەسەری داچوون الحەمدولله ینی پاکیان کردووە الحەمدولله کەم تێدانیە ینی خوا تۆبە ینی غەیبەت و شتێکم بۆ ژیاننامەی نەکردی الحەمدولله زۆر باشە ئەگە بچینە سەر بەرهەمێکی تر بەرەو خودا ئەمە چ بەرهەمێکتەوە هیچ ساڵێکە بەرەو خوددا مامۆستا ئەوەش لە پاش ئەوە 2008 لە پاش لە دوای ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوم دەرکرد ئەمە چی تێدایە ناوەڕۆکیان کتێبەت باس دەچی داوانە هەموو شاری هەمەڕەنگن شعری هەمەڕەنگی دینی باشە ئەمە کتێب یەکێک لە کتێبەکانی تکەتە ئاسووی ئیسلام ئاسووی ئیسلامیش هەر شعرە ئەوە دوایین بەرهەم تا ئێستا لە چاپ دراوانە هیچی بەرهەمی نوێت لە پێشە کاک فەرهاد کە دوو بەرهەمی دیم لە پێشە دوی دیگەم لە پێشە ئینشاءالله ئەوانش وا خەریکە ئینشاءالله دەردەچن ئەوان دەربارەی چین و لەسەر چین یەکەیان چیرۆکە مامۆستا یەکەیان چیرۆکە چیرۆکی ئەفسانە قورئانی ئەو توشانە حەقیقەت واتە تایبەتە بە هەموو تەمەنێک یان بۆ تەمەنێکی دیاریکرا بە هەموو تەمەن باشە جگە لەوی هیچ کتێبیت کرد لەبەردەستە جگە لە چیرۆکەکەی هیچ شعر بە تەمایت ئەم جارە زادی فکرت دووبارە بخەیتەوە هۆنراونێ کتێبەکان ئینشاءالله بەڵام ناڵێن سێ گەندورێک بەدەستێکی هەڵ ناگیرین دوو گەندورە بەڵام تقریبا یەک دووەکم هەڵگرتیە بەڵام ئەگەر بەرنەبنەوە باشە الحەمدولله ئینشاءالله بەرنابنەوە و هەر هیوای سەرکەوتن بۆ جەنابەت دەخوازین
ئێستا کە تەندروستی چۆنە تەندروستی ئێستا لە چاو پێشووتر چۆنە و لەگەڵ ژیانی ڕۆژانە چۆن مامۆستا لەخوا بە زیادبی ئێستا سعاتم باشە لەخوا بە زیادبی دەگەڕێم دەسوڕێم دوو دەستان دەگرم بۆ سەر ئاوێ لە بۆ خۆششتن لە بۆ دەرێ لە بۆ باشم الحەمدوللا یعنی لە تەندروستی خۆم ڕازیمە لەخوا بە زیادبی الحەمدوللا نەخۆشیەکەت وردە وردە بەرەو باش بوون دەڕۆ بەرەو باشی دەچێت الحەمدوللا چەند ساڵێک بوو ینی ئومیدی لێ بڕی بووم بەرەو خراپی دەچوم بەس ئێستا الحەمدوللا بەرەو بڵێ خۆرەکە هەڵدەی پێشتر بەرەو ئاوابوون بوو ئێستا بەرەو هەڵاتنە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەوە بە دڵنیاییەوە بەرهەمی ئەو خۆ بۆ خوایەک لایکردنەوەیە ئینشاءڵڵا باشتریش دەبێ و هیوای باشتریش لە جەنابەت دەخوازێت تقریبا 15 ساڵ پیش ئێستا جارێک پێغەمبەرم صلی الله علیه و سلم دەخەوێدا صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوای نەخۆشم دوعایکم بۆ بکە ینی پشتی بە بەردێکی وانە دەمارێکی ئەلیرە گرت و ڕاشێشا قرتێکی هات گوتی چا دەبی ئینشاءڵڵا پێغەمبەری خوا لە خەونەکە خۆت وای فەرموو بەڵێ لە پاشە و حەز دەکەی لە پاش هەز دەکەم ئێستا کە تەندروستیت باشتر بووە باشتر الحەمدوللا هیچ کات پێغەمبەری خوا لەم دوایانە لە خەونە بینیتەوە ماستە دیتیت ماڵێ دیتیت ماڵێ زیاتر پێغەمبەری خوا چۆن دەیبینی یعنی بەهۆی ئەو هۆنداوانە تەیان چ هۆکارێکە مامۆستا کاتی ژیاننامەم دەنووسی دەبی مانجێ 5 جارم دیت بەیە پێنجە بەڵێ زیاترش کەمترش بەس کاتی کە ژیاننامە خەلاص بووە زۆر بەکەمی ئەنی کە ژیان نامەیەوە دەنووسێ و زۆردا لە خەو دەبینی بەڵێ لە خەو چی دەگوت هیچ ینی هیچ مامۆستا جارێک پێڵاوی بخڕیم جارێک قۆندرێکی بخڕیم جارێک ئەمنی فێرە نوێش کرد گوتی ئەتو ئەگە نوێش کورتکردنەوە ینی نوێش قەسر جەمە و دوشتانە نی فێرە کرد پێغەمبەری خوا لە نێشتۆی فێر کرد بەهۆی نووسینی بۆ هۆنداوەکانی نووسینی شعر لەسەر پێغەمبەری خوا لە خەون دەبینی بەڵێ مامۆستا جارێک بە شاری گوتم ئەی پێغەمبەری خوای پێم خۆش ئەو شەو لە خەوی بتبینم دیتم دی بە ڕۆژۆت گوت و بە شەو بینیت بەڵێ بە ڕۆژۆم گوت و بە شەو دیتم الحەمدوللا ئەوە فەزلێکە خوای گەورە لەوانەیە بە زۆر زۆر کەسی ساغیشی نەبەخشی بێ کاک فەرهاد بینەران لەوانەیە ئێستا بمان بینن لەوانەیە ئەو ئەیکە ئێستا دەمان بینی هەمویان ڕۆژانێ ئاوات بۆ بخوازن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خۆ ببین بەڵام هیچ کاتێک ئەو دەرفەتەیان بۆ نەڕەخساوە بەڵام ئەتۆ لەوانەیە لە ڕووی جەستەوە لەسەر جێگابی بەڵام نیعمەتێکت لەگەڵ کراوە کە ئاواتی هەموو مسلمانێکی سەر کوڕی ئەرزیە ئەمە فەزلی خوای پەروەردیگارە کەواتە دەتوانین بڵێن تۆ کەمەندەهەمنی تۆ خاوەن پێداویستی تایبەتنی تۆ بەڵکو زۆر زۆر گەورەی لای پێغەمبەری خوا بۆیش دێتە خەونەکەی تۆ لە خەونەکەی بەسەر دەکاتەوە باشە بە بچینە سەر هۆنراوەیەک و شعرێک کە لە سەر ژیانی خۆت نووسی و تو خۆت نووسیبت باش شعرێکمان پێشکەش بکە هیوادارم خدایە گیان لێرە و لەو سەرخۆشکەی حاڵم لە بری ژان و دەردی سەختم بەهەش بکەی بەجێ و ماڵم ئەگەر دەردم دەرمان ناکەی سەرگەردانێکی ئەوداڵم جگە لە تۆ کەسێک نابم شیرین بکازاری تاڵم ئەی خەڵکی نەبەر لە ئێستا منیش یەکێک بووم وەک ئێوە کەچی خەڵات لەخواوە هات وتی بەسە مەجوو لێوە لەو ڕۆژەوە هەموو توانام بخەم مەگەر بەگشت لێوە هێزی منداڵێکم نابێ وەکو ئەو بڕۆم بەڕێوە دەست و لاشەم لە کار وەستاوە بەجارێ لە دەستی ئەو دەردوژانە زەرد بوومەوە گەڵای دارێ نان و ئاوم ئەکرێتە زار خەڵکێکیش پێم ئەڵێژارێ دکتۆرێکی واشک نابم بە دەرمان بۆم بکچارێ خەڵکی دەست نەگەشت و گوزار من هاودەمی ژان و ئێشم لەژێر چڕنووکی دەردەکان هەناسەی سارد هەڵدەکێشم ئەو دەردە زۆر بە ئێشانە وەک مێشوو لە عمرم دەمژن دەمیان ناوتە ناو هەناوم بە هیوانە زوو بم کوژن زمانی زوم هەر لە پێشە لەبەر چاوم لا ناکەوێ چاوەکانم لە دەواازەی ومێددانە ڕۆژ و شەوێ بەڵام خوایە ناڕازی نیم بەڵام خوایە ناڕازی نیم ئەگەر هەتا مردن وابم بە هیوامە لە دوا ڕۆژە سەربەرزی بارەگای خوابم مردن بە ناخۆشی نییە بزانە ئەی چاوی چاوم چەندین کەسی بێدەرد مردن منی نەخۆشیش هەرماوم
اینجا بانگی دۆستانم کەن با بن بۆلام هەتا زووە دەنگ و ڕەنگم لەگەڵ دوێنێ بەراوردکەن ئاخۆکووە خۆشی و هاتوچوونی جاران بە یەکجاریم لەبیر چووە گەڵای تەمەنم دەوەرن دیارە مردن نێزی بووە. ئەمجارە ڕێگەمان دەکەوێت بەلای وەستا ئادەم یاخود مەلا ئادەم کەسێکی ناسراوی گوندی سێبەردان سار بەناحی کەس نەزان خەڵکی گوندەکە بەگشتی خۆشیان دەوێت و بۆ هەر کارێکی یاسنگەری سەردانی وەستا ئادەم دەکەن ئەویش بە نرخێکی هەرزان و پڕ لە خەندا پێشوازیان لێ دەکات. وەستا ئادەم لە ساڵی 1970 بە هۆکاری ئەلغامەوە هەردوو قاچی لەدەست دەدات بەڵام کەم ئەندامبوونی هیچ کاریگەریەکی لەسەر ژیانی ڕۆژانەی نەکردووە و ئێستا بژێوی دوو خێزان بەم کارەی دابین دەکات خاوەن دەست و بازوێکی بەهێزیشە. من ناوی سیانیم ئادەم حەمەدەمین عوسمانە ئێستا لە سێبەرداندا دەنیشم بەس خەڵکی گوندی باوەقوم گوندی باوەقوب دەکەوتە بینی دێگەڵە و کۆی سنجاق لەو بنارەی ئەمن خەڵکی وێن دەرێمە و ساڵی 1970 بەهۆی شوانەتی و کون حیوانی بەهۆی کارەساتی ئەلغامەوە تووشی ئەو وەزعی بووم ئەلغام لە منتەقیە. ئەو کات تەمەنت چەند ساڵ؟ ئەو کاتی تەمەنم تقریباً 13 ساعت 14 ساڵی تر کەمتر چکە برینە بۆ جێری موالیدەکەی خۆم ئەمن هەندێک دەرێن لە جێ خۆی نووسان دەرێن گسکەتر گەورە کرایی موالیدم 1970 بەبیرت دێ ئەو ڕووداوە چۆن بەبیێتی بیرم دێ ئەو ڕووداوە لەبەرەوەی شوان بووم لەکن حیوانی خەرچ حیوان لەوە ڕاندێ بووم سەردەمی ڕژێمی بەعسیش وا بوو هەر جێک ڕەبایی عسکەری لێبایان ڕەبایی فرسان و جاشەکان لێبا چاردەورەی ڕەبایەکەیان دەکرد ئەلغام ڕێژان دەکرد لەبەرەوەی پێشمەرگە دەچون بەسەریاندا دەدەن و ئەوە لۆ پارێزگاری خۆیان دوایش ڕەبایەکان چۆن لەبوونی تر خەڵک بەهۆی حیوان لەوە ڕادنوشتی وا دەچوە مەدە و منتیقانە و تووشی ئەو وەزعی دەبوو تووشی ئەو کارەساتەی دەبوو ئەو کارەساتە لە هەر لەو کاتی هەردوو لاقل بێکەوە لە دەستدایان سەرەتا لاقی برێن کە ئەلغامەکەم لە منتەقی لاقی ڕاستەم هەر ئەو دەمای لە دەستدا لە بەلەکمەوە برێن لە گۆزین بەولەوە لاقی چەپەشم ئەوش هەر لێ بووە بەڵام هەندێک دەماروشت مابوو دوایتر تۆر کە زۆر مامۆچکە ئەو کاتی دنیا هەمووی محەڕەمە و مەعزووری داری بوو کابراەوەی لە دەشتێ باێ وەرنەدژێ دەیان بۆ پێشمەرگەیە ینی تۆمەی پێشمەرگەی لۆ هەرە بەسترایان دەبا تەهیدی مجەماعەت هەبی هەویە مجەماعی کە تو دانیشتووی خەڵکی مجەماعەکانی ئەو ئۆردوگا زۆرم لەیانە کە حکومەت دروست کرد بوو یان نفوسەکەت ناوەندی شارەکان بە ینی لەدایک بوو شارەکان بە ئەوجا هەر شارێک بە ئەگەر نا لە خەستەخانەکان وەرنەدەژرا منش بەهۆی ئەوەی کە نفوسەکەمان دەشت بوو ئەو هەویەمان نەبوو کە دانیشتوی مجەماعینە پێنج شەو ڕۆژان مامەوە وەرنەگیرام لە خستخانەی برینەکەم پیس بوو ئەو جا دکتۆر هەردوو قاچەکەی بڕیمەوە هەردوو قاچەکەی بڕەوە تا لە ساڵی 1970ەوە بە تەواوەتێت و بۆی خاوەن پێداویستی تایبەت بەڵێ وەختەکەیان لە مێژەوە دەزانام هەر لە زگماکەوە بوویمە ماشاءالله ینی تقریبەنەوە تەمەنێک دەکات تەمەنێک تقریبەنەوە 32 ساڵ 33 ساڵ دەکات 33 ساڵ دەکات ئاشا لە سەرەتای گەنجیەوە خۆت بە خاوەن پێداویستی تایبەتەوە بینیەوە بەڵێ بەڵام دەبینین کۆڵت نەداوە و ئێستا کە خاوەن کار و پیشەی تایبەتی خۆتی ئەگەر بۆم باز بکە ئێستا کە خەریکی چ کاسبێکی و بار و گوزەرانی ئێستاکەت چۆنە لەگەڵ ئیش و کار و کاسبی من برێن بار و گوزەرانیم ئەوڕۆکە ئەو سەردەمەی بەهۆی ئەو وەزعانەی کە دروست لێیان دروست کردین یان برین بەدەستی خۆمان دروستمان کرد بەوەی کە شکرانەی نیعمەتەکانی خۆمان نەکرد زۆر زێدە ڕۆی ئیسرافمان تێدا کرد خوای گەورە لەسەری گرتینەوە باگشتی ینی نەک هەندێکمان ئیتر ئێستا الحەمدولله گوزەرانەکەم زۆر زێقەت نییە برێم زۆر هیلاک بم و لە گوزەراندا بەڵام الحەمدولله دەژیم بە فەزلی رەب العالەمین ئیتری شکارەکەم دوکانی لە حیمچاتی و سۆ بە شتیوا چا دەکەم و تەجوشتیوا لە حیم دەکەم و تر وەزعەکەش ئەوە وایە من برێن لە ساڵی 2002ەوە خێزانم پێکینا ئیتر پێشتریش ئەو ئیشەم دەکرد دانی بەڵام بەو تەرتیباتی ئێستا کە دوکانم هەیە و جێگا و ڕێم دیارە نا لە گوندی بوو لە گوندی خەڵکی گوندی پێداویستی هەبوو وەکو سۆبەی داران و بۆڕە سۆبە و بێرۆکە و مقەرە و ئیتر ئەو شتانای کە ئەو دەمای خەڵک پێویستی بوو لۆم دروست دەکردن و چا دەکردن بەڵام کە لە 2006ەوە ماڵم هاتە سێبەردان خانی خۆم هەبوو الحەمدولله لە کۆرکرێتیاتی بوومەوە ئیتر جێ تایبەتم دابین کرد و دوکانم دروست کرد و ئەشیای پێداویستی
کڕی و ئەوانەی کە وەکو کۆسەرە و دڕێ لە و لەحیمە و چەکچووکە ئەو شتانەی کە پێویستی لۆ ئەو ئیشەیە ئەتا ڕۆژانە ئێستا هەر لە دوکانەکەتی لێرە وەکو مۆزەفم لە مزگەوتێ لە غەیری برین وەختی بانگەکان وەختی واجباتەکان برین کە فەرزە نوێژەکان دەسمە مزگەوتێ دەرکەی دەکەمەوە بانگەکان ئەگەر بانگەر لێ نەبوو بانگە دەم ئەگەر ئیمام لێ نەبوو ئیمامەتەکان دەکەم جا پاشی ئەو ئیشی مزگەوتێ ئیتر سبەینان لە دەوری هەشت کەمتر زیاتر حەسەب ڕۆژە هەتا دەوری 11 و 11 لە دوکانێمە ئیتر ئەو وەختانە کە پاش عەسر لە دوکانێمە هەتا حەسەب ڕۆژانە و ئیشەکە باش واتە لە مزگەوتی شوێ الحەمدوللا هەر لە منتیقەکەی خۆشتان زیاتر بە مەلا ناسراوی بەڵێ پێم بڵێ خوای پەروەردیگار یەکێک لە نیعمەتەکانی خۆی لێ سەندیتەوە بەڵام چی پێبەخشی ئێستا کە چۆن شکرانە بژێری خوای پەروەردیگار دەکەی ئەگەر جوابی ئەو پرسیارە دەدەمەوە خوای رب العالمین دەفەرمێتن وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار خوای رب العالمین دەفەرمێتن ئەمن دایت منگۆ هەرچی پێ داویستی هەیە زۆر ناز و نیعمەت وآتاكم من كل ما سألتموه دایتمە ئێوە هەرچی بتانەوێ هەرچی داوا بکە هەرچی داوا بکەن بێ و ئەگەر بێ و ئەنگۆ ناز و نیعمەتەکانی خوای گەورە یعنی ئەو نیعمەتانی خوای گەورە بەنگۆیدایە لا تحصوها پێتان ناژمێدێ بەڵام دەفەرمێ وإن الإنسان لظلوم كفار ئینسان دوو سیفەتی ناشرنی تێدایە لە ظەلووم زوڵم لە خۆی دەکا هەنی زێدەڕۆی دەکا سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە دەکا کەفار کوفرانەی نیعمەتی خوش دەکا چونکە خوای گەورە دەفەرمێتن لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد أو لا آية تشتر ولا أوش كخواي جورك أو نعمتي قاسة لمني ورقتوا لو أنا نعمتي شتر لجرمني كذبي لجر زوراني خلش أو نعمتي نكذبي كأويش من بيشي أو أو هاملي بو أو هاشم نهات خين دواري منه لما روي بحكم من لا دشتي بونو حيوان اشتوا ما نهبو وزعي دشتي ناخوش بو زیاتر بە کشت و کاڵەوانەوە خەریک بەفەلاحەتی کوشتگار و حیوانداری نەمتوانی لە کەم تەرخەمی خۆم بچمە مەدرسە و یان قوتابخانە و مەقتابە بخین مشتن ئیتر کە منە تووشە وەزعی بووم هیچ خوێندەواریم پاشان خوای گەورە ئەو نیعمەتەی لەگەرم کردت هەستام چوومە برین چوومە مزگەوت و ڕێی مزگەوتم گرت و فێرە قورئان بووم و فێرە ئەو شتانەی کە دینی خوای گەورە بووم ئیتر ئەوە گەورەترین نیعمەتە چونکە خوای رب العالمین کە نیعمەتی عەقلی بە ئینسانی دایە خۆی و خوای پێ بناسی ئەمجا الحەمدە عەقلم هەیەوە بەهۆی عەقلیشمەوە الحەمدە خوای دەناسم خوای گەورەش کە گەورەترین نیعمەتی خۆی گەورەترین شتی خۆی کە قورئانە نایتە سەر زەوی الحەمدە دەزانم بخینمەوە دەتوانم تێی بگەم هەتا ڕادەیەک دەتوانم بڕێک خەڵکی لێ حاڵی بکەم خەڵکی لێ تێبگەێنم ئیتر ئەوە گەورەترین نیعمەتە بەلای منەوە چونکە ئینسان ئەگەر مەزارم دەی پرسیارەکە جواب تەواوی جواب دەمەوە ئەگەر هەموو دنیای هەبی ئەگەر دین و ئیمانی نەبوو ئەگەر ئاگای لە قورئانە نەبوو کەواتە هیچی نییە باش لە ڕۆژی جیهانی کەمەندامانیان ڕۆژی جیهانی خاوەن پێداویستە تایبەتیەکان تۆ چ پەیامێکت هەیە بۆ هاوڵاتیان وە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان وە بە تایبەت بەو کەسانەی کە ئێستاکە وەکو جەنابەت خاوەن پێداویستی تایبەتن و دەستیان لە ژیان هەڵگرتو و خۆیان بێ ئەمەل کردووە بەخوا جەلۆ ئەو وەڵامی ئەو پرسیارەی تۆ بەڕاستی ئێمە دوو چیمان هەیە خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندامان خەڵکی دی بەگشتی هەمانە جار هەیە خەڵکەکە وەی لێ دەکا ئەو خاوەن پێداویستی تایبەتە بتە سوالکەر یان دەرۆزەکەر خەڵک هادی دەدا خەڵک هۆکارە خەڵک هۆکارە چۆن دەبینی وەسعێکی دەچی 250 داتێ 500 داتێ 1000 داتێ تر چەندی وەی لێ دەکا ئەو ئینسانە بڕوخێ یعنی ئەم نەتوانەکە تەکان بداتە خۆی پشت بەخۆی ببەستی پشت بەخۆی بەستی چونکە هەر ئینسانە کە پشت بەخۆی نەبەستی با دەست و قاچشی ساغ بن با چاویشی ساغ بی با زمانیشی ساغ بێستە هەمانە کابرا کەم ئەندام نییە خاوەن پێداویستی تایبەت نییە جەستەکی بەتوانای هەیە ئیتر فێری ئەو کردارەی بووە ئەو کرداراشێ لۆ دەستی لە دەرکاندا لە بێژ مزگەوتەکاندا دەنیش و خەڵک شپارەی دەداتێ واتە خەڵک هۆکارە لەوەی کەمەندامان بەشێکە لە هۆکارە بەشی ترمان کە کەم ئەندامان چی تێ بۆ کەمەندامان لە ڕۆژەیە لەوجا داوا دەکەم لەو برابەڕێزانەی کە خوای گەورە بە یەکێک لەو شتانە تاقی کردینەوە کە دەفەرمێ وەلەنەبلوەنەکم بشەیء من الخوف والجوع ونقص من الأموال
یان ما ئەسابە من مصیبەتین ئیلا بیدن لە هەرچی بەسەر مرۆڤەکان دێ ئیلا بە فەرمانی خوایە ئەو ئینسانە کە خوای گەورە تاقی دەکاتەوە حتمما شتێکەکەی پێ دەبەخشی ئەوانەی دەتوان چکە هەمانە ناتوانانی ئەمە بە شتەکەی گژگیر نەکەین بە سامووی هەمووی چکە هەمانە کابرا بە تەواوی جەستەی لە کار کەوتووە ئەوە ناتوانانی هەتا حدەی چکە بەس هەمانە وەکو من دەستی قاچی لە دەستداوە هەیە دەستی لە دەستداوە هەیە قاچێک و دەستێک لە دەستداوە هەیە چاوی لە دەستداوە ئەوەی هەستا وەکو باز دەکرێت ئەمە نەمبینیون بەس هەبووە هەردوو چاوی نەبووم لە دەستداوە و بەڵام لە عینی کە دەوەستای سەعاتی بۆ سەعاتی چاکردەوە کەواتە ئەوە زۆر هاندەرە لۆ من کابرا بە نابینایی بتوانی ئەو بورغێ گچکانەی سەعاتی بکاتەوە ببەستەوە ئەمن کە قاچم نیە بەڵام دەتوانم لە جێوە دانیشم بە دەستەکانم چەکوسکاری بکەم لە حیمی بکەم ئەو ئیشەی دەتوانم بیکەم چوەمە کە دەرێن خاوێن پێداویست تایبەت با ئیش بکەن ناری ماپچی بلۆشی بردکە فقرەزە چەمەتۆی ڕابکێشی عارەمانەی سەبەی لێخوڕی نا دەتوانی لە زیەشی کەس و کارەکانی خزمە نزیکەکانی خێزانی خوشتی برایی ئیتر هەرێک لەوانە هاوکاری بن زیەکی لۆدابین بکەن ئەشیاکەی لۆ ڕێک بێخن بتوانی چەرەزاتی بفرۆشی شەکەراتی بفرۆشی چونکە منەزەمەک هەبوو هەتا ڕادەیەک دەستخۆشیان دەکەم یەک دوو چارات نەکەم ئیتر بە هەر هۆیەک بوو ئیشەکەیان لۆ من نەکرد ئەوانەی کە ئەوها خاوەن پێداویست تایبەت بوون هەتا دە 15 وەرەقەیان لۆ سەرف دەکردن شتیان لۆ دابین دەکردن لۆخان هەستە سەرپەی خۆیان هەنی ڕێکخراوێک بوو منەزەمەیەک بوو ئەوە لە سەلیبی ئەحمەرەوە ڕادەهات ئەو شەی دەکرد سوشی چاکە ئەمەش دەتوانین کە ئەوانەی کە سوکاری یان خاوەن پێداویست تایبەتە هانی بدەن برن چاو لە دەستی خەڵکی نەبی وەرە ئەمن دوکانێک لۆ دادەنێم دەچم لە بازاڕی شەکەرات لۆ دەینم ئەوە دەب بە ئاو لۆ پێویست بە هاوکاریە بێ لۆی تەرتیب دەکەم و کابرایەک کە دێتن شتێکی دەکڕی دەتانی بەخسە برێکاکە ئەو بۆن دێ و شتەکەی خۆتەگرە و پارەکەش دەوێت لە قاسەکەی دانێ لە دەخیلەکەی دانێ یعنی دەتوانین کەم و زۆر هەمومان نا هەموو کەم ئەندامەکان بەڵام زۆربیان دەتوانن سەدانەوەتیان دەتوانن شکاری خوان جێبەجێ بکەن کاتێک دەگەیت بە هەریەک لە خاوەن پێداویستیا تایبەتەکان دەبینیت ئەوان خاوەن چ جیهانێکی سربەخۆن و هەریەکێکیان لەم جیهانە سربەخۆییدا خەونێکی تایبەت بەخۆی هەیە و هەوڵ دەدا بۆ بەدیهاتنی خەون و خولیاکەی خۆی خاوەن پێداویستیا تایبەتەکان پێویستیان بە بەزەی پێهاتنەوە نییە بەڵکو پێویستیان بە ڕێز و خۆشەویستی و شکۆیە من عیمران ئەمیر لە ساڵڕۆژی جیهانی کەمەندامان ئەڵلقەیەک و بەرنمەیەکی تایبەتم بۆ ئامادە کردوبوون بۆ هیوایی لە دوای بینینیان بەرنمەیە زیاتر ڕێز و شکۆی خاوەن پێداویستیا تایبەتەکان بگیرێ تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تری تایبەت بە خۆی گەورەتان دەسپێرم سپاردەی خوابن.